کتێبەکانیش لە بانی وەستەوام لەخۆ ئەچێر بووین لە مەتەوە. کاکە هەسیار چۆنی هاتی بۆ دوام چیان پێگوتی؟ وڵی باتەمە بە حسە بەهانی مەکتەب هەیە و دەیت لی مەکتەب کرێت و مەعاز نییە و مامۆستاز بایکۆ دەکات و ئەم بەیانێ گوتیان بە حساب مەکتەب هەیە کتێبمانە دەنێ دەستەکەینەوە بە خوێندن ئێستاس مامۆستا لێ نەم کتێب هاتووە نە مامۆستای لێیە و وڵا کوتی بڕۆنەوە خۆم پێتانەڵێم. ئەی نەیان گوت کەی وەرنەوە؟ وڵا گوتیان بۆ خۆمان پێتانەڵێین گوتی بۆ خۆمان پێتانڵین پێ کتێب وەرەگرین و دوایی دەستەکەینەوە بخوێندن. باشە بەیانی زوو هەستان بە ئامانجیوی بێن بۆ ئێرە دڵتان خۆش بوو. ئاڕڵا دڵم زۆری ئەوانەی کە حەزیان لە مەکتەبەوە دڵی خۆسە و ئەوانەی کە حەزیان لێ نیە تەمبەڵ و دایمە حەزیان لێ ئەڵێن خۆیان با نەکرێتەوە کتێبەکانیش لە بەیانی وەستەوام لەخۆ ئەچێر بووین لە مەتەوە. یعنی خۆتان لە خەو کردووە لە بەیانی؟ ئارە وڵا لە بەیانی لە سەعات حەوتەوە هەموویان هەستاون. ئەی ئەوەم پێ بڵێ ئەوەندەی کە دەوامتان نەبوو خۆت بە چیەوە خەریکە کرد لە ماڵەوە؟ وڵا ئێوە عەسیران تۆپێنمانە کرد و نێڕوان بەیانیان هەڵەستاین و دوای تۆ سەیری موبایلمانە کرد و ئێ عەسیران ئاهاتینە دەرەتە ئێوەرە. ئەی ئەمانە بەردەوامە بێ ئەگەر مەکتەبت بکرێتەوە؟ نەوەڵا بەکەمی ئایپاد نامێنێت و ئەی بەیانیانەکەی لە مەکتەبیت عەسیرانەکەسی و لای برادەرەکان. ئای تۆ پێم بڵێ هاتی بۆ مەکتەب برادەری تازە و پێیا کرد؟ نەوەڵا بوو ئێ کورە برادەرانە چاکتر برادەری تازە خۆ نییە ئەمایان چاکتر و باسترن. یعنی هەر برادەری قەدیم خۆشترە؟ قسەی خۆسترە زانێ. دێ زۆر باشە. ئەی داواکاری چییە تاکو مامۆسایان لە حکومە تاکو هاوکارتان بێ بۆی مەکتەب؟ یەکەم سد حکومەت مەعازدا دووە سد با ماسە مەکتەب کاتەوە جلی مەکتەب پێم یەکرۆ پارێ هەم بە خەسارەتێ ئەو پارانە بوو هەمی هەیە مەعاز مەکتین حکومەت مەعاز نادا ئەمە هیچ مەکتەب ناکەنەوە بایکۆتەکەن بووی باکۆتە خەڵک هینی هەندێکەکە دەستگیرەکەن و ئێساس کەس ناوێرە مەکتەب کاتەوە نایکەنەوە ئەڵم مەعازمان پێ نییە. ئەی لەو بینە چێ زەرەرەکە؟ وڵا لەو بینە مامۆستا و تەلەبە لەو بینە زیاتر تەلەبە هینە بێ زەرەرەکە هەندێک ڕۆژ مەکتەب نییە هەندێک ڕۆژ مەکتەب هەیە. یعنی ئێوە دڵتەنگن بۆی کە لە خوێندن دواکەون؟ دڵتەنگی بووستە بوون ئێستا هەندێکتە بوون لە هەندێک بوو نمونە مەعاز نایە ساڵێک مەکتەب ساڵێک مەکتەبمان فەوتێ ئەوە فەوتە.